جوانترین سڵاتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هاوڵا پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. بە ئەمەدەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و ژمارەیەک لە بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیاران و میوانان و کارمەندان تەلەڤیزیۆنی پەروەردەی یادی 7 ساڵی دامەزراندنی کردەوە لە یادەکەدا کە لە هۆڵی ئامادەی شیرینی کچان ساز کرابوو هەرێک لە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردەی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وتەیان پێشکەش کرد. دواتر چەندین خەڵات و ڕێزلێنان و چەپکە گوڵ پێشکەش بە کەناڵی پەروەردەی کرا. لای خۆشەوە قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە نامێکدا پیرۆزبایی یادی دامەزراندنی کەڵاڵەکەی کرد و دەستخۆشیشی و سپاسی کارمەندانی کرد و هیوای خواست تەلەڤیزیۆنی پەروەردەی زیاتر بەرنامەکانی بەرەو پێشەوە بچن. تەلەڤیزیۆنی پەروەردەی بە هاوکاری دڵسۆزان و خەمخۆران لە ڕۆژی 9/5 2002 کرایەوە و تاکە کەناڵی پەروەردەیە لە هەرێمی کوردستان. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز و سپاسی خۆی ئاڕاستی 69 ڕێنماییکاری پەروەردەی و توێژەری کۆمەڵایەتی سنووری سەرجەم پەروەردەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستانی کرد. لە مەراسیمی ڕێزنانەکەدا کە لە هۆڵی چالاکی قوتابخانەکان لە شاری هەولێر بەڕێوە چوو، سامان سوەیلی بەڕێوەبەری توێژەران لا وەزارەتی پەروەردە وتەیەکی پێشکەش کرد و باسی چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی توێژەرانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کرد و سوپاسی وەزیری پەروەردەی کرد کە هەردەم پشتیوانیکار و چالاکیەکانیان بوو. دواتر بە ناوی سەرجەم توێژەرانی کوردستان و کۆمەڵی کۆمەڵناسان و دەروونناسانی کوردستان 2 تابلۆی ڕەنگین پێشکەش بە وەزیری پەروەردەکرا. مامۆستا نەزدەر ئەحمەد بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی بە یاوەری شاندێک سەردانی وەزارەتی پەروەردەی کرد و لەلایەن دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردە پێشوازی لێکرا. لە پای ئەو هەوڵ و بەردەوامانەی لە پەروەردەبەشتوونی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان دەیدات، بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە وەزیری پەروەردە. دواتر چەند پرسێکی پەروەردە و فێرکردن گفتوگۆیی لەبارەوە کرا. دوای ئەوەی سەرکەوت ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا دەستگیرکردنی 2 تۆمەتباری ڕاگەیان کە هەستاون با دروستکردنی ئامێری بێسیم و فرۆشتنی بە خوێندکاران بۆ بەکارهێنان و ئەنجامدانی غەش و قۆپیەکردن لە تاقیکردنەوەکاندا و دەستبەزاگرتنی ئامێر و کەلوپەلەکانیان، مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەستخۆشی لە هێزەکانی پۆلیسی سلێمانی کرد و ڕایگەیاند هێزەکانی پۆلیس هەمیشە هاوکاریان بۆ و جێگەی دابینکردنی ئاسایش و ئارامی بۆ هاوڵاتیان لە هەمان کاتدا دادپەروەری دەگەڕێنێتەوە بۆ هەڵەکانی تاقیکردنەوە. دڵنیاییش دەداتە خوێندکاران کە ئێمە خاوەنی دەستگای پۆلیسی ئەم بەڕێوەبەرایەتین و بۆیە ڕێگە نادەین غەش بکرێت. لە دیوانی پەروەردە بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بە ئامادەبوونی سەرجەم بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیارانی یەکەمی پەروەردە و بەرپرسی هۆبەی ئەزموونەکانی پەروەردەی قەزاکان، لیژنەی ئەزموونی قەزاکان تاوتوی خۆئامادەکردن بۆ پرێسەی بەڕێوەچوونی ئەزموونەکانی پۆلە کۆتاکانی ئەمساڵ کرا. لە دەستپێکی ئەم کۆبوونەوەدا مامۆستا بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی و پەروەردەی هەولێر تشکی خستە سەر نوێترین ڕێنمایی تایبەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی ئەزموونەکان. هەر لەم کۆبوونەوەدا بە ئامادەبوونی 11 پەروەردەی سنووری پارێزگای هەولێر تاوتوی چۆنیەتی بەڕێوەچوونی ئەزموونەکانی ئەم ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 بە تایبەت ئامادەکاری پەروەردەکان بۆ پرۆسەی ئەزموونەکان و بە سەرکردنەوەی هۆڵ و دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان کرا. پاش ئەوەی لە ماوەی ڕابردوودا بەختیار عەلی هەما لێپرسراوی هۆبەی پلاندانانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی توێژینەوەیەکی ئەنجامدا سەرەبارەت بە ئەدای فەرمانبەران و ئاستی ڕازیبوونی هاوڵاتیان لە ڕایکردنی مامەڵەکانیان لە کاتی سەردانیان بۆ بەشەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بە ئامادەبوونی مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەرئەنجامی توێژینەوەکە خرای ڕوو. سەرجەم بەڕێوەبەری بەشەکانی ناو دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی دەرئەنجامی هەڵسەنگاندنی بەشەکانیان وەرگرتەوە بە مەبەستی نەهێشتنی کەم و کوڕیەکان و باشترکردنی ئەدای کارکردنیان. ڕۆژی 25 تاقیکردنەوەکانی پۆلی ناکۆتاکانی بۆ ئەم ساڵی خوێندن کۆتایی هات. خۆشبەختانە تاقیکردنەوەکانی ئەمساڵ بێ کێشە و گرفت کۆتایی هات و بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام درا. لای خۆشیان و قوتابیان سوپاسی مامۆستاکانیان کرد کە بە درێژای ساڵ بە هەوڵیان داوە لەگەڵیاندا و هەتا نمرەی باش بەدەست بێنن. مامۆستایانیش هیوایان خواست قوتابیان و خوێندکاران هەرگیز هەوڵی غەش و قۆپیە نەدەن، بەڵکو هەوڵ و تێکۆشانی خۆیان لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن.
بڕیاریشە لە ماوەیەکی نزیکدا تاقیکردنەوەکانی پۆلە کۆتاکان دەست پێ بکات. لە کاتێکا کە چاودێرە بێناوی خۆیان نووسێتی ئیمزایەکە ئەو ژمارە و قوتابی و کەرتەیە. سپاس بخوای گەورە تاقیکردنەوەکان هەمووی بە شێوەیەکی زۆر بێمشکیلە و بەهێمنی و لەسەر خۆی ڕۆیشت. قوتابیەکان هەمویان خۆیان ئامادە کردبوو، هاوکار بوون، هێمن و لەسەر خۆ بوون. مامۆسایانی بەڕێز زۆر بە ئامانەتەوە کارەکانیان کرد، هەر هەمووی لە کات و شوێنی خۆیان لەو کەرتەولە و ڕۆژەی بۆی دەستنیشان کراوە ئامادە بوو. هیچ خەلەل و کەم و کورتێکمان نەبووە. ئەو ڕێنمایانی کە پەروەردەست دەستنیشانی کرد بۆ کاتی تاقیکردنەوەکان ڕێنمایی زۆر باشی تیا بوو. بە تایبەتی کاک بوار ئەو داتابەیزەی کە تازە کرایەوە زۆر گۆڕانکاری باشی لە بەرژەوەندی تاقیکردنەوەکان کردبوو کە تایدا ئەو ڕێکارانەی دەستنیشان کردووە کە هەتا بتوانین کاراسانی بۆ خوێندکارەکان بکەین تەنها گروپی تاقیکردنەوەکەی بنووسێت لە بەرجی سۆماکەیە کەتیایەتی و پەروەردە کۆمەڵی ڕێنماییان پێداین پێش تاقیکردنەوەکان هەمووی ڕێنمایی زۆر باش بوو، توانیمانە سوودیان لێوەربگرین بۆ تاقیکردنەوەکان و ئیستاش لە ئیمڕۆیە پۆلی شەشەکانمان تاقیکردنەوەکانیان نەبوو. کۆتا ڕۆژ وەرزوێنە وەرزیانە بوو کە تاقیکردنەوەی نییە ئەستاین بەدانەوەی دەفتەرەکانیان مەرحەلە بە مەرحەلە هەموو ئەو وەڵامی پرسیارەکانمان سکان کردبووە سەر داتاشۆ لەسەر داتاشۆکەوە عەرزمان کردو بۆیان لەگەڵ وەرگرتنەوەی پرسیارەکان مقارنەی وەڵامەکانی خۆیان بە وەڵامەکانی سەر پرسیارەکان بکەن کە لە داتاشۆکەیە بۆی بتوان ئەگەر هات و هەرکەم و کورتێکەڵەیەکە بێ لەوەی کە بەسەر ئێمە تێپەڕ بووێ لیژنەی ئیمتیحانی وردبینی ئەوان بتوان بەسەریا بچنەوە کۆکردنەوەی ئەو نمرانی کە بەدەستیان هێناوە جارێکی تر خۆیان بەدەستی خۆیان کۆی بکەنەوە و پیاچوونەوەی پیا بکەن. ئەمڕۆ پۆلی شەشەکانەکەین بەیانیش پۆلی 5 و 4 مانگێشمان کردوون سەعات 8 لە قوتابخانە بن بەو ئاراستەیە بە هەمان شێوە هەموو پرسیارەکانمان بە وەڵامەوە بۆ سکان کردوونەتە سەر سیدی و لەسەر داتاشۆکە بۆیان عەرزەکەین بۆی لە یەک کاتە هەموو قوتابەکان بتوان وەڵام بە وەڵام لەگەڵ سێری پرسیار وەڵامەکەی خۆیان و وەڵامەکەی مامۆستا بەڕێزەکە بکەن ئەگەر هات و کەم و کورتێک جیاوازیەکە بێت لە جێگەی خۆیان چارەسەر بکرێت و ڕاست بکرێتەوە و کۆکردنەوەکانی خۆیان بکەن. ئەمڕۆ ئەخیر ڕۆژی ئیمتحانات بوو 20 مانگە ئیمتحانەکان زۆر بەڕێکی و بەبێ کێشە بەڕێوە چوو. تەلەبەکان ئیش ئەمڕۆ لە کۆتا ڕۆژە ئەو مادانەی کە ئیمتحانەکانیان تەواو بووە و تەسلیحیان تەواو بووە نمرەکە هینەکان دەفتەرەکەتیان نووسەکان وەرئەگرنەوانێ و ئەوەشی کە ئەمڕۆ ئیمتیحان بووە ئیشەڵا سبینێتیان نووسەکان وەرەگرنەوە هیچ کێشە و گرفتێکمان نەبوو. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ژمارەیەک بەڕێوەبەر و فەرمانبەری ناودیوانی بەڕێوەبەرەتی گشتی لە پای ئەوەی هاوکار بوون بۆ تێپەڕاندنی ماوەیەکی پڕ لە ئاستەنگ و قەیران و ڕێگەیان نەدا مامەڵەی هاوڵاتیان ڕابگیرێت و سەرکەوتوانە کارەکانیان ڕاپەڕاند. لای خۆشیانەوە بەڕێوەبەر و فەرمانبەران سوپاسی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیان کرد و بەڵێنیاندا هەمیشە ئەرک و چالاکیەکانیان بە باشترین شێوە پێشکەش بە هاوڵاتیان بکەن. لە ئەرکێکی مرۆڤدۆستانەدا وەک خەمخۆرێکی ناوچەکە سەرپەرشتیارێک موچەی ئەم مانگی بەخشێ ژمارە قوتابی نەخۆش و کەم درامەد. مامۆستا محەممەد ئیبراهیم سەرپەرشتیار لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕانیە وەک ئەرکێکی ئەخلاقی و لێپرسراوەتی موچەکەی خۆی بەخشیە قوتابیانی کەم درامەت و نەخۆشی 30 قوتابخانەی جیاواز لە ڕانیە. پێشتر مامۆستا محەممەد ئیبراهیم چەندین خولووانی بێبەرامبەری بۆ قوتابیان و خوێندکاران کردوتەوە. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد.